هەروێ مەزان و دڵ چە دەردێشن بەڵام پەرێ تۆ فایدەش چێشن من پەی تۆ وستەن وێم وە چەمەردا تانەم چوون سەرپۆش کێشان وە سەردا پەی تۆ وێم کردن وە پەندی شاران مەحروم جەسەیران بەرزی کۆساران پەی تۆ دەروونم پڕنێشی خارن سەد کۆ چوون شاهۆ خەم وەنەم بارن پەی تۆ خەمگەڵای جوانی مژبەرد پەی تۆ وەهارم خەزانش کردن پەی تۆ وێم کردن دەیری و دێوانە پەی تۆ پابەندم جەمەی نەتخانە پەی تۆ کێشانم جەوری ئەغیاران تیری تانەی تاڵ نائەهلی یاران من بادەی حەسرەت هیجرانت وەردم جەفات پەی من بێ و سەفات پەی مەردەم تاکەی من جەلات ببوون ڕەنجەڕۆ ئایجە کەم شەرتی و بێوەفایی تۆ. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی عەزیز، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەرنامەی خەڵوەت پێتانە گەمەوە و ئەم جارش یەکێکی تر لە هۆنەرە هەرە هەڵکەوتوەکانی نێو گوڵخانەی شیعر و عیرفانی ئیسلامیتان پێشکەش دەکەم کە ئەویش جیهان ئاراخانم یەکێک لە ئافرەتە هۆنەر و هەڵکەوتوەکانی نێو ئەدەبیاتی کوردیە. جیهان ئاراخانم شعرەکانی لە ئاستێکی زۆر بەرزان خۆشی لە 1275 کۆچیدا لە شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و هۆنەرێکی زۆر زۆر بەرز و لێزان و لێهاتوو بووە. بۆی ئەمە لە بەرنامەی خەڵوەتدا هەوڵ دەدەین زیاتر تیشک بخەینە سەر ئەو خۆشەویستی و سۆز و ئەمینەی کە جیهان ئاراخانم بۆ مێردەکەی خۆی هەیبووە و پاش ماوەیەک دابڕان و فیراق کەوتووەتە نێوان ئەو مێردەکەیەوە و ئەویش لە ڕێی شێعرەوە دەیەوێ داخی دەردی دڵی خۆی یا داخی فیراق و دوورکەوتنەوە لە مێردەکەی باز بکاو و هەوڵ بدا مێردەکەی بگێڕێتەوە ژێر سایە و ناو ئەوینی خۆی. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز جەنابی کاک محەممەد سابیر شارەزای ئەدەبیاتی هەورامی باز لە ژیان و ناوەڕۆکی شیعرەکانی جیهان ئاراخانم دەکەین. کاک محەممەد گیان سوپاس بۆ ئامادەبوونت پڕبەدڵ بە خێراتم تەکەم. سپاس بۆ بەڕێزیشتان بەخێر بن. بەرنامەی خەڵوە کە تەشریفی ناوت ئەم شوێنە خۆشە و ناوچەیەکی گەشتیاری جوانی هەورامان مێدەوان ئینشاڵا بتوانین کە حەق بە ژیان و بەسەرهات و شعر و ئەدەبیاتی جیهان ئاراخانم دەین ئینشاڵا. زۆر سپاس دەکەم. بە سەرەتاتی شێ بخەینە سەر ژیانی جیهان ئاراخانم، ینی ئەگونجێ بینەر و بیسەری ئێمە تا ئێستا ئاشنا نەبێ بە ناوێک لە نێو ئەدەبیات و جیهانی شعری شاعرانی کورد بە ناوی جیهان ئاراخانم. جیهان ئاراخانم کێیە، کەی ژیاوە، لەکوێ ژیاوە و ئاست و توانای شعری ئەو خاتونە بەڕێزەی کورد چەند و چۆن بووە؟ جیهان ئاراخانم کچی مەلا نەشئەتی پاوەیە. جیهان ئاراخانم ئافرەتێکی شۆخ و شەنگ و هەڵکەوتوو بووە. سەرەتا لای باوکی دەستی کردووە بە خوێندن، خوێندنێکی زۆر باشی خوێندووە تا ئاستەی ئەوەی پێگەیشتووە. پاشان باوکی مامۆسای بۆ گرتووە و توانیەتی ڕێزمان و وێژە و زمانی عەرەبی بە باشی فێر بێت. کەواتە ئەم ئافرەتە سەرەتا لە دنیای ئاین و زانستەوە دەستی پێکرد، چووە ناو دنیای ئاین و زانستەوە. هەندێک لە مێژوو نووسان و نووسەران وەها باسی جیهان ئارا دەکەن، دەڵێن هێندە علمی فقهی بەهێز بووە، هێندە لایەنی زانستەکەی بەهێز بووە. ئەگەر کێشەیەک لە ناوچەی پاوە ڕووی باە عالمەکان کۆبوونایەتەوە لەسەر قسەکردنێک لەسەر مەوزوعێک ئەیاوت بە خاتو جیهان ئاراش ئاگاداری مەسەلەکە بێزانین ئەویش ڕەئی چۆنە، یعنی ڕەئی وەرگیراوە، هێندە پلەی زانستی هەبووە. پاشان ئەم خاتونە شووی کردووە بە عەلی ئەکبەرخان. عەلی ئەکبەرخان سەرۆک و ڕئیسی ناوچەی جوانڕۆ بووە، لە هەمان کاتا پورزای خۆشی بووە. لەو سەردەمە سەردەمی قاجارەکان بووە، دەسەڵاتی قاجار بووە. عەلی ئەکبەرخان لەگەڵ قاجارەکانە تێکەڵاویەکی زۆر باشی هەبووە، پلەپایەکی زۆر باشی هەبووە. هەر ئەمە وای کردووە ئەم عەلی ئەکبەرخانە بانگی کەنە پاران، بانگی کەنە ئەوێ لە
دەسەڵاتی قاجارە ببێتە وەزیر ئەیکەنە وەزیر پلەی وەزیری ئەدەنێ ینی چوە بۆ تاران پێم وایە ئەو کاتە دەسەڵات تاران شای ئێران ڕەزاشا کردی بە پایتەخت جاران لە ئەسفەهان بوو دەزینێ پایتەختی قاجارەکان بەڵێ عەلی ئەکبەرخان کە چووە ئەسفەهان و وەزیری بەخۆوە بینی و کەوتە دنیایەکی کەوە لەوێ کشە قاجارێکی مارە کرد ئیتر گیان ئارای ئێهمال کرد گوێی نەدایە گیان ئاراش لە دنیای خەیاڵ و خۆشەویستی مێردەکەی تەبەرای ئەوە نەبوو کەوا قەت دەست لەوە هەڵگرێت و ڕۆژێ لە ڕۆژان بێت واز لە عەلی ئەکبەرخان بێنێ چکاتی عەلی ئەکبەرخانی زۆر خۆشویستووە عادەتەن یەکێک لە شتە گرنگەکانی ئەم ئافرەتە کە ئەبێ باز بکرێ ئەوەیە ئافرەت بە دەگمەن عشقی مێردی ئەبێت ئەم ئافرەتە زۆر عاشقی مێردەکەی بووە ڕاستە خۆی خۆشە ینی حەقیقەتە ئەمە ئەبێ ژن و مێرد عاشقی یەکتر بن متەئەسیفانە لەم دنیاە با تۆزە زەمی ئەم سەردەمەش بکەم لەم دنیاە کە ژن و مێرد ئەگەنە یەکتر و یەکتریان خۆشەوێ دوایی پیاوەکە عاشقی یەکێکی ترەوە ژنەکەش عاشقی یەکێکی ترەوە هەردووکیان بە یەکەوە ئەژین ئەمە ئێستەیە من باسی ئێستەیەکە زۆر جار کاک محەممەد ژن و مێرد بەلایەنەوە شەرمە کە ئیعلانی خۆشەویستی خۆیان یەکتر بکەن بەڵام ئەم زۆر بە ئیعلانی بە ئەدەب چووەتە ناو دنیای شێعرەوە ئیعلانی خۆشەویستی خۆی کردو بۆ مێردەکەی پێی وتووە من هەر تۆم خۆشەوێ دەست لە تۆ بەرنادەم بەڵام عەلی ئەکبەرخان بەمە ڕازی نەبووە و یە ئێهمالیشی کردووە ئەمە کاریگەری قورسی کردووەتە سەر ژیانی گیان ئاراخانم وای لێ هاتووە کە بکەوێتە دنیایەکی گۆشەگیر بکەوێتە دنیایەکی پڕ لە خەفەت پڕ لە دەردیسەری پڕ لە ناڕەحەتی ژیان دوورە دەستی لە مێردەکەی ئێهمالکردنی ئەو ئەمە وای کرد ژیانی جیهان ئارای گۆڕی کەواتە توانین بڵێن ئەم وەرچەرخانەی عەلی ئەکبەرخان و ئەم فیراقە بووەتە ئیلهام و سەرچاوەی بزواندنی شیعرەکانی گیان ئارا حتمما شتێکی وایە چکاتی هەمیشە ئەو شیعرەی کە خۆت دانیشی بە وەسی خۆت بیڵێیت بینووسی هیچ تام و چێژێک ناتێ بەس ئەو شیعرەی کە یەخەت ئەگرێت جوانە داخی دڵتی پێ هەڵ ئەڕێژی ئەوە ناختە ئیڵێیت ئەوە تەواوی تۆیە تەواوی شاعر ئەو شتەی ئەو شیعرەی کە لە ئەنجامی کارەساتێک ڕووداوێک لە دەستدانی خۆشەویستێک لە دەستدەچوونی یان فێراقبوون لە نیشتیمان ئەمانە وا لە شاعیرەکەن کە بتوانێت بنووسێ هەر شاعیرێک لەسەر کورسی مێزدانیشە بە ئیسراحەت شعر بنووسێ ئەو شعرە کاڵە کرچە تامی نییە ناژمێنێت تا ئاخر بەس ئەو شعری لە ناخەوە دروست بێت باز لە ژیانی شاعیرەکە باز لە نەهامەتیەکانی ئەکات باز لە معاناتی شاعیرەکە ئەو شعر هەرەمێنێتەوە ئەو شعرە حەقیقی ئەوە ئەمە وای کرد کە جیهان ئارا دەست باتە قەڵەمەکە و بڕاتە نێو دنیای نووسین هەرچەند ژیان ئارا لەو سەردەمی خۆیە بێژگە لە عەلی ئەکبەرخان خەڵکێکی زۆر هەبوو خوازبێنیکەری بوو کەوا هاتە پێشەوە بووی لە ئاستی سەرۆکخێڵەکان ڕێز عەشیرەتەکان پیاوە گەورەکان بەڵام عەلی ئەکبەرخان لەو سەردەما کە گەورەی ناوچەی جوانڕۆ ئەو ناوە بووە لە هەمویان پێگەی بەهێزتر بووە و کەسێکی شۆخ و شەنگیش بووە بۆیە جیهان ئارا هەمسان پورزایشی بوو بۆیە جیهان ئارا ئەوی اختیار کردو هەڵی بژاردووە بەڵام عەلی ئەکبەرخان ئەو وەفایی نەبوو بۆ ئەو مامۆستا کاک محەممەد ئێمە 1975 تا ئێستا کات نزیکەی 166 ساڵ بەڵێ ینی 166 ساڵ بەر لە ئێستا لەدایک بووە بەڵێ خوێندن ئەگونجێ بۆ پیاویش جۆرێک لە نەهامەتی و ڕێگریەکانی تیا دروست کردووە یان نەبوونی بووە یا خەڵک قەدر و قیمەتی خوێندنی نەزانیوە بەڵام خوێندن بۆ ئافرەتێک لەو سەردەما و دوایش بگاتە ئاستی قازیەتی و مەلایەتی و لە ڕووی فقەوە بتوانێت خزمەتی ئاین و شەریعەتی ئیسلام بکە بەڕاستی جێی سەرسوورمانە پاڵنەرەکانی بە خوێنەواربوون و بە عالمبوونی جیهان ئاراخانم چی بوون ئایا ژینگەکە ڕۆڵی هەبووە یا خودی باوکی کەویش مەلا بووە پێم وایە ناوچەی هەورامان سیفاتێکی هەبووە نەک بەوکو تەعەسب باشی کە باسی کەم بە شانازیەوە باسی یەکەم هەورامیەکان هەمیشە عەقڵگەرایی ئیشیان کردووە لە دنیای تەقلید و لە دنیای ئینا ئیشیان نەکردووە لە شوێنی عەقڵ کەوتون بە پێچەوانەوە زۆر ئافرەتمان نەبووە زۆر خەڵکی ئینمان هەبووە لە هەورامانە یەک نوختێ بچووک با بگەڕێنەوە جا دوای بوو وەڵامەکە دەدەمەوە
مامۆستایەکی ئاینی بووە میوانی ماڵێک بەیانی زوو بوو مامۆستاکە هەستا نوێژی بەیانی کرد و لەسەر کولەبانی ماڵەکە هاوین بوو دەستی کرد بە قورئان خوێندن ئەوەی کە لەبەری بوو ختمی قورئانیە کردەوە ئەو چەند ئاەتێک و عرفی خۆی ژنی ماڵەکە لە خوارەوە مانگایە دۆشی هەستی کرد مامۆسا لەسەرەوە غەڵەتی زۆرە ژنەکە هەمووی قورئانەکەی لەبەر بوو بەڵام مامۆسا وەی زانیە ئەمە تەنها ژنی ماڵە نەیەزانی بڵێ مامۆسا چۆن من ئەم مامۆسایە تێگەێنم قورئانەکەی بە غەڵەت ئەڵێت ئەلێ دارێکی هەگر لە مانگاکە وتی بۆ خوا نەوەسی شیرەکە و بدۆشم چۆن مامۆسا سەر و چاوی قورئانەکەی شکان ئاوامی سەر و چاوی تۆ ئەشکێنم مامۆسا هەستی کرد ئەو ژنە لە خوارەوە هەمووی قورئانی لەبەرەوە ئەترازیشی لێگرت کەواتە من ئەمەم وەکو خۆشیە گەڕانەوە ڕێزمێ بۆ مامۆسایان بەڵام ئافرەتی هەورامان زۆربەی زۆریان قورئانیان لەبەر بووە خەڵکی هەورامان هەر هەمووی کاتی خۆی بەگشتی وەکو شۆن واجب بووە سوورەتی ئەلحەمد بخوێنی ئاوا سوورەتی یاسینیان لەبەر کردووە کەواتە قورئان خوێندن شتێکی ینی ئاین بوو لە هەورامانە بەگشتی بەڵام ئەگە کچی مەلایەک بی کچی کابرایەکی مامۆسایەکی ئاینی بیت ئەم مامۆسا ئاینی ئەمە شتێکی جوان بوو ئەمە حەقیقەتە لە حجرەکانی کە لە شوێنانی کە خوێندن تەنها بۆ کوڕان بووە هەموو کوڕێکیش نەیتوانیوە هەموو باوکێکیش نەیتوانیوە کوڕەکەی بخاتە حجرەوە وایە دەسەڵاتێکی هەبوایە پارەی ڕەتوی فەقەی باە بیتوانێت ئەو کوڕە پەرۆدەکە بینێرێ بە شوێن خوێندنە ئەمەش حەقیقەتە هەموو ئافرەتێکمە هەموو کەسێک لەنا ئەسڵەن هەموو کوڕێکیش مافی نەبووە بخوێنێ نەیتوانیوە بخوێنێ نەخوازەڵا ئێستا بڕۆی کچ بخوێنێ ئەمەش حەقیقەتە کچەر مافی نەبووە بڕۆژ ژیانامێ مەسئولەی کوردستانی بخوێنەرەوە ئەو حەسەن ئەڵێ خوایە ئەگە کوڕێکم بوو ئەینێرمە بەر خوێندن و باشتی قوتابی دەرچێت دوایی مەستورە خانم بوو ماشەرەف خانم ناردی حجرە بردی حجرە دار ئەحسان مامۆسا دەری کرد ئیمامی حجرەکە وتی چۆن کچە بێ بخوێنێ ئەوە ژیانامێ مەسئولەی کوردستانی بخوێنەوە کێ اعترازەکرێ بڕا بخوێنەوە بزانێ وایە نەیان هێشت بخوێنێ دەری کرد مامۆسا بەجیاواز باوکی بەجیاواز و مامۆسای بۆ کرد خوێندی بەڵام لە هەورامانەوانە بووە پێچەوانەکەی بووە لە هەورامانە سیرەکەی جیهان ئاراخانم باوکی خۆی خردێتی بە خوێندن کە ئەو زانستی خۆی پێی بووە پێی بەخشیوە دواتر و مامۆسایشی بۆ گرتووە لەوەرەیە کە پێگەی بەهێزتر بێت بۆیە تا ئێستاش ژنکوژی و تەلاقدانی ژن و حتا دووژنەیش لە عرف و کەلتوری ئەو جۆرەشانە لە هەورامانە ژن بە ژن زۆر کەم بووە بەس بە ڕێژەیەکی زۆر کەم حتا من بەرنامەیەکم لەسەر خۆشەویستی مەولەوی بۆ عنبەر خاتون کرد مەولەوی کە لەسەر شاتە و تاوگۆزەوە دێ کاریگەری ژینگە و کەلتوری هەورامانە وای لێ دەکات بێچەوانەی شاعیرانی تری ڕێبازەکەی وەکو مەحوی و نالی ئەوانی تر بە شانازیەوە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ پرسن تۆ کێت زۆر خۆشە فەرمێ عایشە ئەفەرمێ ئەدی لە پیاوانە فەرمێ بابی عایشە حتا ناڵێ ئەبوو بەکر ئەڵێ بابی عایشە بۆی خەڵک بزانێت مەولەوی وەکوڵی لەم سەرچاوە ڕوونەی شەریعەتەوە بە شانازی و خۆشەویستی عنبەر خاتونی خستۆتە نێو دیوانەکەی و تا هەزارها ساڵی تریش هەرەمێنێت مامۆستا کاک محەممەد پێم خۆشە زۆر لە ژیانی ئەویش دوور ناکەوینەوە دوایی دێنەوە سەری پێم خۆشە شعرێ لە شعرەکانی جیهان ئارامان بۆ بخوێنیتەوە و ڕافەیەکیشی بکەیت چونکە بە زمانی هەورانی ئاراخانم کاتێک کە تەلاقنامە و نامەی بۆ لەلایەن عەلی ئەکبەر خانەوە تەلاقنامەیەکی بۆ ئەنێرێتەوە ئەم بەم تەلاقنامانە رازی نییە پێیان رازی نییە لۆمەیەکات باسەکات ئەڵێ گەورم خۆشەویستم من تا ئێسش هەتۆم خۆشەوێ هەتا ئێسش من هەموو تۆ لە ناو هەموو ڕاز و نیازەکانمای لە ناو هەموو خەو و خەیاڵەکانمای تۆ تەنها خاوەنی منی تۆ ئاغا و بەگەی بینی منی جا لۆمەیە کات شعرەکانی زۆر بەجوان اینجا ئەڵێ تۆ منت کوشتووە ینی زۆر ئەڵێ چی ئەڵێ قیبلەم دەماخم قیبلەم دەماخم نەمەندە نیەن بەرزی دەماخم دوورجە تۆ پەردەی دەروون داخداخم زنجیری تەقدیر کردن یاساخم کەم کەم کردن کەم سۆمای چراخم پەژمردن خۆنچەی گوڵاڵەی باخم پەرکەندەن کڵاف خەیاتەی دێزم نمینەن نەرگس شەهلای هونڕێزم زەردەن گوڵوەرەق گۆنای گوڵنارم کەساسن تۆحفەی مایەی بازارم تاڵن تامیدەم تاڵاو وەردەکەم کاڵن ئاهیسەت سیایی دەردەکەم لێڵەن ئاینەی جامی جەمینم قەڵاخەن کاڵای باڵای خەمینم ناڕەواجەن لاڵ دوور جەمیمانم بقوربەن گەوهەر نوقلی نیهانم بێسەیرەن سەفای قەوسی قەشەنگم خۆزی خێڵی وەستەن
نەڕەنگم تەمام هەچە تیر تانەی بەڵکاران مەرحەق بزان و چۆن و یاران ئازیزم یەگەشت مێنەتباری تۆن ئێش و نێشی خەم وەزامداری تۆن جەفای بەڵکاران گشت جەبۆنەی تۆن تانەی ئەغیاران گشت سەرکۆنەی تۆن خەسرە و شیرین وێڵ جەسۆنگەی تۆن مەجنونی لێلی ڕسوای لۆنگی تۆن سەنعان تا مەحشەر تەسا یاری تۆن یۆسف زڵێخا گرفتاری تۆن لێرا گیان ئارا ئەم شعرەی زۆر توولانی و درێژە زۆر بەسەر یا ئەڕوات بەڵام ئەیەوێ پێی بڵێ بە عەلی ئەکبەر خان ئەوێ پێ بڵێ خۆشەویستەکەم ئازیزەکەم ئەی ئەو کەسێک کە هەموو تەرکیزی من لای تۆیە وشەی قیبلەم بۆ ئەوە نەهێناوە کە تۆ ڕوونگەی پەرستنی من بی وشەی ئەوە هێناوە قیبلەم کە تۆ هەموو تەرکیزێکی منی ینی تەرکیزی ژیانی منت گۆڕیوە بیرکردنەوەم فکرم خەیاڵم خوێندنەوەم ئەندێشەم هەموو شتێکم لای تۆیە مێشک و خەیاڵ هەموو تەرکیزێکی ژیانم لای تۆیە مەبەستی قیبلەم لەوە واتووە ئەلێ هەموو شتێکی منی تۆ لە دووری تۆ من تەواو دەروونم تێک چووە حیاتم شێواوە بیرکردنەوەم نەماوە فکرم تێک چووە ینی وام لێ هاتووە سۆمای چاوەکانم خەریکە کزە بێت هێندە گریاوم چاوم ڕوو بە کزی ئەڕوات ئاڵی ڕوومەتم و جوانی جارانم نەماوە شۆخ و شەنگی جارانم وەکو ئەوسا ناتوانم خۆم دەرخەم ناتوانم خۆم ببینم وهام لێ هاتووە کەوتومەتە ژێر لۆمەی بەدکارانەوە ئەوانەی کە جاران منیان ئەخواست و حەزیان بە من بوو بچمە ناو قەڵاو دیوەخانیان و بووکی ئەوان بم ئێستا هەموو تەعنەم لێدەن هەموو لۆمەم لێ ئەموو لۆمە مەکەن سەرکۆنە مەکەن ئەڵێن بڕۆ بیخۆ ئاهاچی لاتووە ئەم نامانە بۆی ئەنووسێتەوە بە نامە پێ ئەڵێ تۆ بۆ وادە من کرد ئەڵێ من وەکو خۆشەویستەکان ینی بە ئاماژە بە لێلە و مەجنونەدا ئاماژە بە سەنعان و خێساداوانەدا ئەڵێ من هیچم لەوانە کەمتر نییە ئێستا بۆ تۆ کەمیش عاشقی تۆ ئەڵێ چۆن مەجنون عاشقی لەیلا بوو ئەو شێوانی ئەو چۆن عاشقی و ئەوی شێوان منیش بە هەمان شێوە کەوتومەتە سەر عشق کاریگەری عشقی تۆ ینی ئەم نامەی تۆ کە بۆ من هاتووە منی شێواندووە بەسەریەکە بەڕاستی کەواتە ڕازی نیم بەم وەزعە ئەگەر عشقێک پیاو بۆ ژنەکەی خۆی هەبوو بێ ئەگەر تا ڕادێ جێ قبول نەکردن بوو بێ بۆ گیان ئاراخانەم دوو جار قبول نەکراوتر بووە بەڵێ ینی ئەڵێ من هێندە گریاوم زەویم تەر کردووە ئەڵێ تاکەی ئەسرینم ئاپاشی خاک بۆ تاکەی هەناسم پەخشی ئەفلاک بۆ تاکەی دەروونم جەنۆ پەر بۆ تاکەی باڵینم هوناوی تەر بۆ ئەلێ کاتێک هەوەندە گریاوم هەندە ناڕەحەت بووم هەناسەی ساردم هەمووی سەرزەوی گرتووەتەوە باڵینم مەبەستی سەرینەکەیەتی کە ئەخەوم سەرینەکەم بە ئاوی فرمێسکی چاوانم تەڕەکەم ینی لە خەویشە هەرەگریم بۆ تۆ عشقی خۆی بۆ دەرەخات تاکەی بۆ ئاشان وە دەشت و دەردا تافتەی ڕسوایش کێشان وە سەردا تو خوا زەلیلی و ڕزگاری تا چەند تو خدا خەمینی و خەماری تا چەند وێنەی مارانگاست تەلوکتا تا چەند ببم بە خشپەی دەنگ و پای مەزن تا چەند زۆر ینی باس لە داماوی خۆی دەکات ینی باس لەو مەعاناتەی خۆی دەکات کە لەو سەردەما تایە بووە ئەلە من تاکەی لە دەشت و دەر لێرە و لەوێ خەڵک باسم کە بڵێن وەڵا تارای خەمباری کێشاوە بەسەریا پەڕۆی ڕەشی پۆشیوە بەرگی ڕەشی پۆشیوە لەبەر مێردەکەی کە لێی سندووە ینی خەڵک هێندە ینی وام لێ هاتووە بوومەتە دەنگ و باسی زمانی خەڵکی لە کوچە و کۆڵان لەملا لۆلا باسەر باسی منە کە من عاشقی تۆم و تۆ دەست لە من شتووە کە من هەدەستم لە تۆ نەگوت و تۆ زڵمت لە من کردووە ئەلێ تاکەی ئەم ڕسوایە من بوومەتە ڕسوای زەمانە حتا کاک محەممەد دەڵێ پەی تۆ وێمکردن دەیری و دێوانە پەی تۆ پابندم جەمەی ناتخانەیانی وا دیارە ئەوەی کە مەحویەڵێ بەبێ بەزمی حزوری تۆ حرامم کردووە بادە نەوەک بشکێ بەنەش ئەیمەی خماری دەردی بێتۆی لە میحنەتخانەکەی مندا ببێتەوە هەر براڕۆیانی وا دیارە ئەم هەر هەمان معانات و هەمان بدقێکی تر کوخێکی هەڵبژاردووە پابندی مەینەتخانە بووە پێی وا بووە ئەوەی کە لە شریعەتە هاتووە 4 مانگ عیددە
کاتێکە ژنێک لە مێردەکەی جیابێتەوە یان دوورەکەوێتەوە ئەمرێ تا 4 مانگ لە شریعەتا دەڵێ با لە شوێنی مردنی مێردەکەیە بمێنێتەوە ئەمیش جۆرێ لە جۆرەکان بۆی هەمان وەرگتووە شارەزای شریعەتیش ئاتاگاک محەممەد لە یەکێ لە شارەکانە ئاماژە بەوە کا لەبەری کە جیهان ئاراخانم قازی و شارەزای فقی ئیسلامی بووە ئەڵێ ئەم تەلاقەدا نامەزرێ ئەوەی کە دکتۆر مستەفا زەڵمی و کاک ئەحمەدی مفتیزادەی ئەخوا بەڕەحمەت بن ناویێنێن تەلاقی بازاڕی پیاوێک لە بازاڕە سمێڵ بابڕ و نامرد کەسێکی تر تووڕێیەکە سێبەسەیەکی پیاکێشێ ژنەی داما بێ ڕنج بە خەسار و ماڵکاول و شیرازەتێکی بۆ کاک ئەحمەد و دکتۆر مستەفا ئەمە بە تەلاقێکی دانەمەزراو دانێن و پێیان وایە ناویان ناوە تەلاقی بازاڕی جیهان ئاراش لەبەرەوەی کە شارەزای شریعەت بووە ئەڵێ ئەم تەلاقە دانەمەزراوە بەڵێ ئەم گیان ئارا شعرەکانی زۆر زۆرە ینی ئەگە ئێمە هەمووی ڕاوی شعرەکانی کە ڕەنگە بە دوو بەنامە ئیجا بتوانین تەواوی بەڵام ئێمە بە پێی پێویست ڕەنگە بچینە ناو مۆزۆی شعرەکانیەوە ئەوەی کە گرنگی هەیە گیانارا ئەوەش کە تۆ جەنابەت باسی کرد چینە سەر ئەو باسەشی بەڵام پەنا بۆ زۆر شتە بە پەنا لێرا پەنا تەنها بۆ خالقیە بات بۆ پەروەردگاری ینی ئەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە ئەڵێ ئاغەکەم فەڵاک چمان دڕێشن سا ئەو نمازە و گونای من چێشن نا ئەمە تا لێرە پەنابردن بۆ خوای گەورە لە دەقێکی شعریدا ئەمە تا ئەرێ کەرەمدار ئاگای کول ئەحواڵ بە پەروەردگاری ئەڵێت کەرەمدار ئاگای کول ئەحواڵ ئەڵێ ئەو کەسێک کە ئاگاد لە هەموو حاڵێکی وەزعی من هەیە فقط پەروەردگاریەتی توێت علمی توێت علمی هابین وە زوخاڵ ئەڵێ تۆ خۆت عیلمت هەیە بە من ئەوە من سووتام وەکو خۆ من جەسەنگ نیم شای مشکل گوشاد ژەڕووی مەرحەمەت بیاوم وەدات هاوار بە ئەوە کات ئەڵێ من بەد نیم تەحەملی ئەم هەموو ناڕەحەتیە بکەم ئەی کێشە گرێ کوێرەکەرەوەکەی ژیان بەڵێ ئەڵێ بەڵێ بە حاڵم فریای حاڵم کە جەخەزانەی خەیب تۆ چێژمە بۆکەم پەروانە شابۆ شاوە شۆڵەیغە زۆر زۆری میمە ئەڵێ لە خەزانەی غەیبی تۆ لە دەسەڵاتی علم و تواناسی تۆ هیچ کەم نابێتەوە بەوەی کە من جارێکی تر شادمەوە بە خۆشەویستەکەم بڵبڵ نەکێشەوە هەنێ جەفایج خات بێخوف بگێڵۆ پێیوێش نەگوڵزار یاری ئەزیزم شایتیر ئەندازان سەداری سوپای کردن فرازان دیسان سەوگەندم وە ڕوتبەی خاسان هەرجە وەختەن من وێم شناسان دەروونم جە عەشق باڵات قەقنەزبی ڕۆحم چەنی ڕۆح پاکت پەیوەزبی تا بەڕووی مردن یەکلا یەک دینم بزانە گیانم گیانی شیرینم لێرە زۆر بە ئەینی پەناباتە بەرخوای گەورە دوعا و نزاکە سکاڵاکە کە جارێکی تر بە خۆشەویستەکەی شای بێتەوە خۆشەویستەکەی ئەڵێ و چۆن بولبول ئەلێ یاخوا بولبول هەناسەی ساڵ هەڵ نەکێشێ لە ناو گوڵزارە شکاتی من نەزانم باجی هەناسار کێشانی سەر چەند ناڕەحەتە ینی چەند ئازاری بەدەستەوەی کێشێ شکاتی وەکو چۆن پێشیان ئەڵێن دەردەدار ئاگای لە دەردەدارە دەردەدار هەڵبەت زمانی دەرد و حەسرەت تێدەگا چاوی بیماری دەزانێ ناڵە ناڵم بۆچیەوە ڕاستێکی اینجا دەروونم جە عشق باڵات قەقنەزبی ڕۆحم چەنی ڕۆح پاکت پەیوەزبی تا بەڕووی مردن یەکلا و یەکدینم بزانێ گیانم گیانی شیرینم هۆشم هەراسان بادەی سافی تۆن خەیاڵم دایم تەلەگرافی تۆن ماوام گەرمەسیر ئەگەر لێڵاخن دەماخم وەبووی هەوای تۆ چاخن ئەمە ئەڕاتەوە بۆ لای ئەلی ئەکبەرخان و دیسان جارێکی تر پێڵێتەوە ئەڵێ من عاشقی تۆم ئێڵاخان کوێستانەکان ئێڵاق مەبەستی لە کوێسانەکانە ئەڵێ ئەگەر لە کوێسان و لە ئێڵاخەکانیشا بژیم دەماخم وەبووی هەوای تۆ ئەگەر لەوێش بیم جا خۆی خۆشتی شوێن کوێسان و ئێڵاخەکانە ئەڵێ من ئەگەر لە کوێسان و ئێڵاخیشا بژیم لەوێش دەماخم فکرم هەر بە هەوای خۆشەویستی تۆژی هەر بە هەوای خۆیانی هەر لەوێش لەناو خۆشتین ژیانمە هە تۆم لە بیرە هاڵێ نیشتیمان هەر تۆم لە شێرێکی وایە بەڵام ئەمیش هە بە هەمان مەبەست بۆواڵێ بعد ئەکبەرخان ئەڵێ عەلی ئەکبەرخان لێرەدا ئەمسان جارێکی تر
جارێکی تر نامە ئەنووسێتەوە ئەڵێ لە پاش ئەوەی کە خۆشەویستی خۆی سەبارەت بە مێردەکەی دەردەبرێت دیسان پەژارەی دڵی خۆی هەڵدەڕێژێ و داوای لێ دەکات کە بێتەوە لای تا بە یەکەوە بە شادی و بەخۆشی ژیان بەسەر بن یعنی تا ئێسش هێشتا نائومێد نەبووە لەوەی کە لێی دوورکەوێتەوە هەتا وا دیارە عەلی ئەکبەرخان لە تاران ژنی دووەمی هێنا ئەوە تا لێرا دەفەرمێ من بادەی حەسرەت هیجرانت وەردم جەفات پەی من بێ سەفات پەی مەردم لە کۆتایی نامەکە شاڵێ نەخوا بەردارە ئازیزم نە بەندە ڕازی نە فتوای شەرع و نە حوکمی قازی ئەوەی کە عەباسی کەمەندی کردوێتە گۆرانی بەڵێ ئەوە گیانارات تەعنە ئەگرێ لە تەلاقنامەکە کە بۆی ئەنێرێ بە ناشەرعی دانەمەزراوێداتە ئەنێرێ بە کەیفی خۆی بۆ ئەمیش تەعنەی لێدا تەعنە لە تەلاقنامەکە ئەگرێت کاتی ئەم شارەزایی زانستی ئیسلامی باشە بووە زانیوەتی کەم تەلاقنامە و جەنابەوەتێ شتێکی سەرکۆڵانیە شتێک نییە کە بەخواستی هەردوو لاک بێت بۆیە لێرە ئەم نامەیەک ئەنووسێتەوە بۆ ئەو سوێندی بۆ ئەخوات جارێکی تر بۆ عەلی ئەکبەرخان جوابی ئاتۆ هەروێ مزان و دڵچەند ڕێشەن بەڵام پەرێت و فایدەش چێشن من پێی تۆ وەستان و بێم وە چەمەردا تانەم چوون سەرپۆش کێشان وە سەردا پێی تۆ وێم کردن وە پەندی شاران مەحروم جەسێران بەرزی کۆساران ئەڵێ هەر خۆم ئەزانم چ دەرد و حەسرەتێکم چەشتووە بەڵام لەگەڵ تۆ چ فایدەیەکی هەیە چی بڵێ من هەرچی بڵێم بە تۆ گوێ بۆ قسەی من شل ناکەی فایدەی چییە ئەڵێ من بۆ تۆ خۆم کردووە پەندی شاران ئەڵێ هەمووی عالەم ئەم شار و دێهاتە بووم بە پەن و عیبرەتی ئەو خەڵکە هەمووی باسی منە منیش بۆ تۆش ئاوام لەگەڵاکەی لە باتی ئەم جوابێکی جوانترم بۆ بنێری تەلاقنامەم بۆ ئەنێری پێی تۆ چەمەری مەبەسی چەمەری ئەمە مەبەسی ئەوەیە جاران کە مردوویەک مردووە بردیانە بۆ سەر قەبران دەفیان لەگەڵا لێیا و ئاوازەیەکی شمشاڵژەن ئەم ئاوازی شمشاڵم مامۆستا مەولەوی زۆر باسی دەکات لە شێعرەکانیان ئاوازێکی تایبەت و پیان وتووە چەمەری ئاوازەی چەمەری ئەو ئاوازی چەمەری تایبەت بۆ فلوتێکی حەزین وا بووە و مردویان پێ بەڕێ کردو تێکەڵکردنی دەنگی دەف و شمشاڵ بەڵێ بە ئاوازێکی حەزین ئەم مردویان بەڕێ کردووە جاران وا بووە کۆمەڵێ دەفژەن دەفیان لێیاوە و چەمەری شمشاڵژەن چەمەری کێشاوە و اینجا تابوتەکەیان بە شوێنیان بردووە بەم ئوسلوبە لە هەورامانە جاران مردویان ناشتووە ئەوژاڵە منم بۆ تۆ چەمەریم بۆ خۆم کێشاوە خۆم وەکو مردوم لێ هاتووە چەمەریم کێشاوە بۆ خۆم سەرپۆشی تانە و تعلیقم بەسەر خۆما داوە ینی خۆم کردووە بە هەموو شتێک تۆژە ئەوە فاکەتە پەی تۆ دەروونم پڕ ئێشی خارن سەد کۆ چون شاهۆ خەم وە نەم دیارن ئەلێ بۆ تۆ دەروونم وهای لێ هاتووە پڕ لە ئێش و ئازار بووە سەد کێوی وەکو کێوی شاهۆ چایەکی بەرزەکەوتۆتە پشتی سەریات و پاوەوە کوێسانێکی زۆر خۆش ئەڵێ سەد هێندەی کێوی شاهۆ دەروونم خەمی لەسەر باریوە هێندە ناڕەحەت بووم بۆ تۆ باسی معاناتەکەیەکە پێی تۆ وێم کردن دێری دێوانە پێی تۆ پابەندم جەمەینەتخانە پێی تۆ کێشانم جەوری ئەغیاران تیری تانێ تاڵ ناهلی یاران من بادەی حەسرەت هیجرانت وەردەم جەفات پەی من بێ سەفات پەی مردم ئەلە من بادەی دووری تۆم کێشاوە هیجران بەواتە لە یەکدابڕان و دووری ئەلە من بادەی تاڵاوی ژەهری دووری تۆم کێشاو ناڕەحەتی ئازار و ئەشکەنجەکانی دووری تۆ کێشم جەنابیشت لەوێ ناڕەحەتی و جەفاکەت بۆ منە جەنافیشت لەوێ خۆشی و بەشارەت و شادیەکانت ئەبەخشی بە کەسێکی تر خۆشەویستی بە کەسێکی ترش لە قەسیدەکەی بۆ مەولانە خالی دەفەرمێ نەمامی قامەتی باڵاکەی ئاوی دیدەکەی من بوو کەچی گۆڵچنی باخی ئەو ئێستاکە ئەخیارە لە شوێنێکی تریش هافەرمێ بوویە یاری غەیر و من بێگانەمام بێوەفا هەی جەفاکردار هەی ئەمیژەر بە جۆرێک لە جۆرەکان بەو جۆرە باز لە بێوەفایی و جەفاکرداری عەلی ئەکبەرخانەکە عاقبەت یەکەوێتە لۆمەیەکی قورسی عەلی ئەکبەرخان ئەمە ئەچینە سەرەوە بەشەی کە جەنابەت باسی کرد بێم ئەر ناخەسم ئەگەڵێ خۆم ئەگەر ناکەس بم خرابم دەروونم خاسن
دڵجە بارەکەت ساحب ئیخلاسن مەبوو نەواچی وەفا و بینش کۆن ڕۆشنی دنیام پێ وجودی تۆن بەڵام بۆوە عشق بینای بانی سەر جە ئەسب مەطلب لادێ پیا دەرکرد زۆر جوانە لێرە ئەڵێ چی ئەڵێ خۆم ئەگەر من کەسێکی خراپیش بووبووم ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ تۆوە نانیەکم کردوێ لەگەڵ تۆوە عشقێکم نەبەخشی بێ لەگەڵ تۆوە خۆ دەروونم باش بووە خۆ شخصیتم باش بووە لە دەرەوە ینی ئەڵێ ئەگەر لەگەڵ تۆوە ڕۆژێ لە ڕۆژان مەیلێکی ساردم پێیابی کەژن و مێرد بووین هەڵەیەکم کردبێ بەڵام شخصیتێکی باشمە بوو لە دەرەوە بۆ تۆ ناوراوانیەکی باشمە بۆ تۆ ئەسمەت و حیای خۆمم پاراستووە ئینی تۆم لەکەدار نەکردووە شەرەف و ناموس تۆم لەکەدار نەکردووە ینی زۆر بە جوانی ئەڕواتە ناو مۆزوعەوە وێم ئەر ناخەسم دەروونم خاسن دڵجە بارگای ساحب ئیخلاسن مەبوو نەواچی وەفا و بینش کۆن ڕۆشنی دنیام پێی وجودی تۆن بەڵام بوو بە عشق بینایی بانی سەر جە ئەسب مەطلب لادێت ئەڵێ تۆ وەرە بیکە بە خاتری عشقی خالق عشقی بانی سەر مەبەستی خوای گەورەیە بیکە بە خاتری خۆشەویستی خوای گەورە لەم ئەسپی مەطلبەت کە سواری بووی ئەم ئەسپی هەوەسەت کە سواری بووی سواری ئەسپی هەوەسی خۆت بووی دابەزەرە خوارەوە بەسە ئیتر ینی تر ئاخر جار پێڵێ ئەو ئەسپە چەند کەس هەوادانوار چەند سەروە مەیدان کردن نوگوسار ئەلێ ئەو ئەسپی هەوەسە کە تۆ سواری بووی هەزاران مردی لە مەیدانا تلانوە قسویەتی خوارەوە هەزاران کەس سواری ئەسپی هەوەسیان بوون و کەوتون لە مەیدانا بەسە ئەلێ بڕۆرەوە بخۆتە ینی پێی دەڵێ بخۆتا بڕۆرەوە تکایە پۆڵێ لە بڕیارەکەت پەشیمان بەرەوە چەند ئوستادی علم کردن و ناشی چەند وسەنش کرد وەسوش وەکاشی من جە عمری وێم نەی دنیای فانی پام نیان و بان ڕاگەی ناڵانی چەتری ناموسم جەسەر ئەفراشتن پەردەی عیسمەتم هەر نیگا داشتن بەزمەکەر جەلام سەدای نامونەنگ شیشەی مەعسوومیم مەدەر وە ڕووی سەنگ نەخوا بەردارە نە بەندە ڕازی نە فتوای شەرعەن نە حوکمی قازی جوانە ئەنی چەند جوان وەڵامیاتەوە ئەمە ئەڵێ ئەلێ من بە تەمەنێکی کورتەوە لەم دنیاەدا زۆر خۆم پاراستووە لەوەی کە سواری ئەسپی خەئینی خۆم نەبم ڕۆژێ لە ڕۆژان نەکەومە داوی کەسێکی ترەوە چوە ئافرەتێکی جوان و شۆخ و شەنگ بووە زانستیشیە بووە زۆر کەس لە کەمینا بوون بۆی ئەم ئافرەتە کە مەیلی ڕاکێشێ بۆ لای خۆیان زۆر کەس پێی وتووەکەوە مەیل بەوان بات بەڵام ئەڵێ من سواری ئەسپی هەوەسی خۆم نەبووم ئەوەسی خۆمم پاراست جوان ئەم ئەسپی هەوەسەڵێ زۆر عالمی کرد بە هیچ عالم و زانای گەورە گەورە هەبوون لەبەر پلۆپایی زانست و عیلمیان فریویان بەدەسەڵات و بە خەڵکی تر خوارد کەوتن ناو ئەسپی هەوەسەوە بەڵام ئەسپی هەوەس فریوی دان و کوشتنی ناوێشنەوە هیچ ناو ناوبانگێکیشی بۆ نێشنەوە بەڵام تۆ وریابە ئامۆژگاری دەکات یانی زۆر ئافرەتێکی عاقڵ بووە زۆر ئەجارێ ئەم تەلاقش تۆ بۆ من نووسیوە ئەڵێ نەخوا بەردارە نە بەندە ڕازی نە فتوای شەرع و نە حوکمی قازی ئەلێ هیچ قازی حکم بەوە ناکە کە تۆم تەلاق بکەوێ و بەندەش ڕازی نییە تەلاق بە دوو کەسەکەوێ ئەبێت تۆ تەلاقی ئەو باویش بەرامبەر ڕازی بێت کاتێک کە من ناڕازیم تۆ بچ حکمێ تەلاقی وادیا لە سەردەمی گیان ئارا خانمی شاد تەلاق و مارەیی وەکو ئێستا ئەبوایە شەرع و حازی ئەبێ حکمەکە دوکیان پێکەوە ناوە نەبوو لای مەلایەکی ئەو سەردەمە تەلاقنامەیە بنووسێ و ئیتر ئاگای لە حەق و مافی ژنەکە نەبوو بێت حتا کام هەموو لێرە هەستەکەم ئیتر ئیسپاتی عەشق و ئەوینی خۆی بۆ عەلی ئەکبەرخانە کا دەفەرمێ قەسەم هەر بەو شەرت ئیقراری جاران بەو وەفای قەدیم گشت بەینەتباران تا نەفەس بەندەن نەیانەی قەفەس سیوای تۆ دیدەم شاد نەبوون وە کەس تا خازوێم نەکەم ڕیسوای زەمانە نەبوون وە سەرژان خوێش و بێگانە تا شکست نەدەم وەشای جوانیم دنیا پڕ نەبوو گشتجە نادانیم تا مینان خاتر نەڕێزۆوە گەڵ شەرتەن مەیلی تۆ بەرنەشۆ جەدەڵ تا ئەلفی باڵام وێنەی نون نەبوو تا مۆخی ئەعزام گشت وەهون نەبوو تا دیدەم و ئاو مروار تەڕ نەبوو
تا گۆشم جەسەم تەمام کەڕ نەبوو تا زوان نەدەم لەنگ و لاڵ نەبوو تا ئەعزای بەدەن گشت بەتاڵ نەبوو تا چراغی ڕۆح خاز نەبوو خامۆش شەرتەن مەیلەکەت نەکەم فەرامۆش. ینی ئەمە سوێن دەخوا بۆ خۆی دەکات ئەڵێ بە عەلی ئەکبەرخان شەت بێ ئەهد بێ هەتا جوانیم نەنێمە ژێرگەڵ هەتا جوین هەتاوەکو گوێکانم شت بویسن هەتا چاوەکانم شت ببینن ینی ئەو سنوورایی دایەنێ بۆ جوانی بیستن بینین هەتا قەم و قافەتم کە وەکو ئەلف باڵام ڕێک و ڕەوانە تاوەکو نون نەچەمێتەوە هەتاوەکو پیر نەبم جوانی لەدەست نەدەم من هەر وەفای تۆم لە دڵایە هەر تۆم خۆشەوە ئیتر تۆ بە هەر وا بڵێ من ناتوانم تەبەڕێم لە تۆ ناتوانم تۆ لە دڵم دەرکەم ینی شتێک خۆشەویستیەکەت زۆر لە ناخمایە ینی زۆر مهمە ئافرەت هێندە عاشقی مێردی بێت زۆر مهمە بەڕاستی تەمەنا ئەکەم ئیشاڵڵا هەموو خوشکان هەموو ئافرەتان بتوانن ئاوا خۆشەویستی دروستکەن بزان چ خانەوادەیە دروستە بێت زانە کۆمەلگا چی دروستە بێت ئەوەی کەم ڕۆژ خێزان ئەناڵێنێ بەدەست نەبوویان مەحەبەت و خۆشەویستیەوە ینی زۆر مهمە ئەگەر ئافرەت ژن و پیا هێندە خۆشەویستیان لە بینی یەکترا هەبێ هێندە محیبەت دروستکن لە نێوانی یەکترا ئاوا پێتۆ دیار بێت کە بەرامبەرەکەت نکولەیەکی بەرامبەر کردی یام شتێکی بەرامبەر کردی تۆ بتوانین دەریخەی لێرا جیهان ئاراخانم بەڕاستی نەهامەتی ڕۆزگاری زۆر چەشتووە دەرد و مەینەتی ژیانی زۆر چەشتووە جیهان ئارا بە تەمام و لە ڕێی زانست و عیلم و لە ڕێی زانستەکەیەوە خەڵک بیناسێ پێ بگات بەڵام ئەدەبەکەی پێشکەوت ئەمەش باسکەین ئەدەب زۆر مهمە ئەدەب تاجە ئەدەب تاجە بکرێتە سەر هەر کەس تا قیامەت لەسەر سەرەتی زۆر گرنگە سەر کە هەزاران زانا و عالم و مریدمان هەبووە هەزاران کەسایەتی باشمان هەبووە زۆر بەکەمی لە لاپەڕەکانی مێژووە باسەکرێن زۆر بەکەمی ناوبانیان هەیە بەڵام ئەم ئافرەتە لە ڕێی ئەدەبەکەیەوە ناسێنرا زانستەکەی بەهێز بوو علم و زانستەکەی بەهێز بوو تا ئەدەبەکەی لەوانەیە هەمووی لە ژیانیان خاوەنی دە شیعر 15 کۆپلە شێعر بوو بێ ئەویش نامەتی ژیانی خۆیەتی مەعاناتی خۆیەتی سێرەکەی لە بە شێعرەکانی ناسرا بە شێعرەکانی ژیان نامێ ماوە 160 ساڵ پێشتر حساب کە ئەم ژنە شعری نووسیوە ئەدەبیاتی نووسیوە ئێسش بۆ بۆنێ ئەدەبەکەەوە ئەناسرێتەوە مەولەوی شعرێکێ فەرمێ هەرچی دابوو پێم یەک دامەوە حسابی حەشر دوا بەلامەوە جیهان ئارا دەڵێت تا هەموو ئەو نیعمەتانەی کەمایەی بەرخوردکردنی خۆشەویستەکەی تۆن لە منە هەبن شەرت بێ مەیل و خۆشەویستی تۆ بە کەس نەدەم و لە بیری نەکەم ئایا جیهان ئارا خانم دوای لە دەستدانی عەلی ئەکبەرخان و نائومێدبوونیشی لە گەڕانەوە ئایا هەر بە بێوەرژنی و بە بێ هاودەمی ماوەتەوە و ئاواژ مردووە یا بۆ منە پرۆسەی زەواجی کردوتەوە لێرەدا بەڵێنەدا لەم شعرەدا کە نەکەس بکاتە دۆستی خۆی نە مەیلی ئەویش فەرامۆش بکە جیهان ئارا خانم کۆتایی ژیانی چۆنچۆنی بووە ژیان ئارا ئەو وعد و بەڵێنانەی یا بە عەلی ئەکبەرخان کەوا بێت بەڵام عەلی ئەکبەرخان ئەوی بە تەوری کولی کە دەستی لێشت بە هەموو شێوەیەک جیهان ئارا کە دڵنیا بوو لەوەی تجارێکی تر نابێتەوە بە خاوەنی عەلی ئەکبەر و عەلی ئەکبەر ناگەڕێتەوە ناوچەی جوان ڕۆ بۆیە لە هەمان کاتە ئەم ئافرەتێکی شۆخ و شەنگ و بە معریفە بووە بۆیە مشتری زۆر بووە میشە بەگزادە و کوڕە بەگزادەکان و ڕێز عەشیرەتەکان و ڕێز عێلەکان کۆڵیان لێ نەداوە ئەمیش بۆ پاراستنی عسمەتی خۆی بۆ پاراستنی شعوری خۆی بۆ پاراستنەوەی کەوا خەڵک وازی لێبێنێ شی کردۆ بە یەکێک لە بەگزادەکانی جوانڕۆ بە ناوی حەیبەڵڵا خان کاتە زەواجی کردووە بەڵێ زەواجی کردووە شی کردۆ بە یەکێک لە بەگزادەکانی جوانڕۆ و لەوێ زەواجی کردووە و چۆتە جوانڕۆ هەر لە جوانڕۆژ لە تەمەنی 54 ساڵیدا وەفاتی کردووە هەر لەوێ نێژراوە ینی زۆر بە گەنجی وەفاتی کردووە بەڵێ زۆر پیر نەبووە زۆر ژنی کابرای تر نەبووە حەیبەڵڵا خان ڕێز عەشرەتی یەکێک بوو لە ڕێز عەشرەتەکانی ناوچەی جوانڕۆ و ئەو ناوە لە یەکێ لە بەیتە شعرەکانیە وا بۆن و بەرامەی ئەوەی لێدێ کە جیهان ئارا خانم لەگەڵ ئەوەشا کە عەلی ئەکبەرخان ژنی تری هەیە ئەم هەر ئامادە بێ بە جۆرێ لە جۆرەکان لەگەڵ یا بژی ئەوەی کە ناوی ئەنرێ سەر بە هەوێ
ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە زۆر جار پیاوەگە ژنی دووەم بێنێ ژنی یەکەم ئەڕوە یان ئەگەر تەلاقیش نەدرێ ئەڵێ من دانانیشم ئامادە نیم بۆ منە پیاوەکەم لێ بکەم بەس وا دیارە گیان ئارا ئەو محبەت خۆشیان ئارا با ئەوەش ئەسکەم ژیان ئارا پێم وایە هێندە پیر نەبووە شووی کردو بە حیبەڵڵا خان ژیان ئارا بە گەنجی بەلاوێتی عەلی ئەکبەر خان وازی لێنێت بەلاوێتی چکاتی لە ژیان نامەکەیان نەوتراوە کە منداڵی بووە لە عەلی ئەکبەر خان منداڵی نەبووە باس لە منداڵی بەڵام لای حیبەڵڵا خان لای حیبەڵڵا خان منداڵی هەبووە ئەڵێ لەگەڵ منداڵەکانیان ژیانی بەسەر برد وە پێچی حیبەڵڵا خان پێشی ئەو مرد بێت ینی مێردەکەی پێشی ئەو مردووە ئەڵێ لەگەڵ منداڵەکانیان ژیانی خۆی بەسەر برد و ژیانی خۆی بە خوێندنەوەی کتێب و نامیرکەی ئەو سەردەمە و کتێب و شتەکانی ئەو سەردەمە بەسەر بردووە ئەڵێ ینی لەوەشدا نەبراوە کە نەخوێنێتەوە خوێندوێتی پەرەی داوە بە خوێندن و زانستەکەی دوایەوە کە چۆتە بووە بە خێزانی حیبەڵڵا خان لەوێش هەر وازی لە خوێندن و لە عیلم و لە زانست و لە ئەدەبیاتی خۆی نێناوە پەرەی پێداوە زۆر جار شاعیری ئێمە دوای ناومێدبوونی لە مەجاز و لە عەشقی دنیایی و خۆشەویستی ڕەگەزی بەرامبەر ئەگاتە لووتکەی حەقیقەت و خواناسی لە شێعرەکانی گیان ئاراشە ئەمە خوێنرێتەوە ینی کە ناومێ دەبێت لە عەلی ئەکبەر خان و لەم عەشقە مەجازیە ئیتر سکاڵا و شەکوای خۆی لای خوای گەورە دەرەبڕێ و وەخوای گەورە کاتە وەکوڵێ پاڵپشت و پشتیوانێکی خۆی پێم خۆشە لەم ئەمە بکەمە کۆتایی بەرنامەکەم کە ئایا تا چەند عیرفان و خواناسی وەگەڕانەوە بۆ لای خوا ئەوەی کە مەولەوی تا مەجاز نەبوو حەقیقەت نەمە بۆ ئەوی شەرێکی وای هەیە تا چەند ئەم مەجازە بۆ تەوەی دۆزینەوەی حەقیقەت لە ژیان و شعری گیان ئارایە گیان ئارا تاکە شتێک کە گیان ئارای ڕاگیر کردووە هێشتوێتەوە ئەوە بووە کە ئیمانەکەی بووە ئیمان پاڵپشتێکی بەهێز وە لای گیان ئارا ئەگەر گیان ئارا ئیمانەکەی بەهێز نەوایە لەگەڵی بەردەوام خوای نەکردا بە پشتیوانی خۆی نەیەتوانیت بەرامبەر ئەو سەدمە گەورەی کە ڕوبەڕووی بووەوە بژیت زۆر ئافرەتی لای خۆمانەیە پەنای بە خۆسووتاندن و خۆکوشتن و خۆ ئینتیحاریکردن بردووە بەڵام ئەم ئەوەی نەکردووە چکاتی ئیمانەکەی ڕێی پێنەیاوە ئیمانەکەی لەگەڵ خوای خۆیە بۆیە لە زۆر جار لە شعرەکانە پەنا بە خوای گەورەیە بە پەنا بە خالقی بانی سەرە بات لە شعرەکانە ئاماژەی پێدات باسی ئەکات بڵێ کام هەموو من شتێکی ئەو تۆم نەماوە لەبارەی جیهان ئارا ئەگەر جەنابەت من پێویست بکات شتێک بڵێ یا ئاماژەیەکی تر بە ژیان و کەسایەتی ئەو خانمە بەڕێزە خوالی خۆش بێ و شعرێکیان بۆ نە شتێ من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەک وەڵاهی حەقیقەتا من حەزەکەم ئەو کەسانەی کە لە مێژوویەکی قورس و گرانیان هەبووە زۆر زۆر لە ئەدەبیاتە قاڵ بوون ئەدەبیاتی کوردیان بەهێز کردووە ئاوڕیان لێ بدرێتەوە مەسەرەن با خانەیەک بە ناوی گیان ئاراوە بێت با قوتابخانەیەک بە ناوی گیان ئاراوە بێت با کتێبخانەیە بە ناوی گیان ئاراوە بێت با پرسیار دروست بێت گیان ئارا کێیە ینی ئەم شتانە زۆر حەقیقەتن بە تایبەتی ینی زۆر هەنێ ناو ئەسە بڕۆرە شوێنەکان ناوی کۆگاکان ناوی خوازرا و ئەوروپی و چییان هێناوە ئەی بۆ ناوی کەسایەتیەکانی خۆمان نەبێت بۆ ناوی شاعرە ئیسلامیەت بەقوتەکانی خۆمان نەبێت ئێمە شانازی بە شاعرە پیاوەکانەوەکەن کەڵێن مەلا بوون و زانستیان هەبوو ئەدەبیاتیان هەبووە بەڵام خۆم بڵێن مەسەرەن گیان ئارامش لە زانستا هیچی لە مەلاکان کەمتر نەبووە بۆ ئەوێ مەسەرەن یونێکی خوشکان مەدرسەیەک شتێک بۆ بە ناوی گیان ئاراوە نەبێت بۆچی ینی ئەم شتانە ینی بۆ ئێمە نەگەڕین ئەم ناوانە زیینون ڕاگری هەتا بۆچی ڕێکخراوەکانی ژنان خۆشەویستیە فێری ژنان نەکەن زۆر جار ڕێکخراوەکانی کۆڕیان بۆ نەگرن دەستی ژنەگرن تا پشت کاتە مێردەکەی دوایی ژنێکی بێسەرپەرست بەجێ بەڵام ئەم پێچەوانەکەیەتی ینی ڕێکخراوی ژنانی باڕێکخراوی ژنانی گیان ئارا بێت هەتا ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوانی بواری ئافرەتانە بوایە هەوڵیان بدایە ئەم خۆشەویستی و سۆزوەوینە لە ناو خێزانی کوریا دروست ناکرێت ئێستا ئەمە ئانی زۆر کێشەیە ئەچون فلیمی تورکی و نازانم چی خارجی و شتی بێمانە ئێنن کەلتوری بێ ئەو کەلتور و
ئەدەبەی کەوا زۆر زۆر دوورە لە کەلتور و ئەدەبی کوردیەوە ئێستا پێێنن بەسەر ئێمە بەڵام ژیاننامەی کەسێکی ئاوا ڕاوە ناکەن باس ناکەن دوو ئوستاد دوو کەس نییە کۆڕێکی بگرێ بۆ کۆمەڵێک ژنان یان کۆڕێکی تایبەت هەبێت مەسەن سەبارە بە کەلتوری ئێمە ژنانی ئێمە چۆن خۆشەویستیان دەربڕیوە چۆن پابند بوون بە خۆشەویستی مێردەکانیانەوە چۆن عشقیان بۆ مێردەکانیان هەبووە چۆن توانیانە مەسەنن کۆمەڵگەیەکی جوان و ڕەسەن پێک بێنن ئەم ڕەسەنانەی ئێمە پێشتر چۆن ژیاون چیان کردووە ڕەسەناتی خۆیان دەرخستووە هەمووی چوار ئەفرەتی ئاوا لە کۆمەڵگەکە بووە من لە خزمەتی مامۆسایەک بووم باسی ئافرەتێکی کرد خوشکێک وتی تەفسیرێکی قورئانی نووسی وە کاتی خۆی قەدیم ئەڵێ لە کۆتایی تەفسیرەکە لە حاشیەکەیان نووسیوێتی لێم ببورن ئەگەر هەڵەیەکم کردوێت دەستێکم بە بێشکەوە بووە دەستێکیشم بە قەڵەمەوە وەرە ئافرەتی ئاوات هەبێت لە کوردستانە بتوانێت بۆ بێ من نەگەڕم ناوی ئەم ئافرەتە ڕزین و ڕاگرم بزانم کێ بووە بۆ ڕێکخراوی ئافرەتەکانم بە ناوی ئەوە نەبێت ینی بۆ قوتابخانەکەم بە ناوی ئەوە نەبێت هەزاران قوتابخانەی ئیسلامیمان هەیە هەزاران فێرگەی جوان جوانمان هەیە بۆ ئەبێ باسی ئەم کەسانە دەکەم بڵێن کورد ئافرەتی ئاوای پێگەیانوە لەناو گەلی کووردا ئەمانەمان هەبووە ئەوەمان هەبووە دروستە من شانازی بە مەسئولەی کوردستانیەوەکەم و شانازی بە حەفسەخانی نەقیبەوەکەم و شانازی بە عادیلە خانمەوەکەم بەڵام شانازی دەبێ بە چوار ئافرەتی وەکو ژیان ئاراوە بکەم کەسایەتێکی ئەوا بووە ئەدەبی ئەوا بووە علمی ئەوا بووە زانستی ئەوا بووە ئەمە حقیقەتە کاکە بەڵام بووە بێ گومبن بۆ بەسەوەی کە ئیسلامی بوون هەوڵەکە ئێمەش لە بەرنامەی خەڵوەت هەر ئەوە بوو کە با هەر بە دەوری مەحوی و نالی و مەولەوی و سالمانە سوڕێنەوە بڵێ ئەم شاعیرە هەڵکەوتووە کەمە یەکەم جاریشە باز لە شعری شاعیرێکی ئافرەت بکەین من زۆر سپاسی بەڕێستەکەم بە ئومێدیەوەی دەلاقەیەکمان بەڕووی جیهان و جیهانبینی و شعر و کەسایەتی جیهانارایە کردبێتەوە سپاس بۆ بەڕێژشتان وای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس بینەرانی عەزیز و خۆشەویست جیهانارا ئافرەتێکی هەڵکەوتوو زانا و شارەزایەکی فقه و شەریعەتی ئیسلامی شاعیرێکی تەواو کارامە و لێزان لە هەموو ناوەڕۆگیان بوارەکانی شعری کوردی لەم ئەڵقەی بەرنامەی خەڵوەت باس کرا بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست بە ئومێدیەوەی ئەمە کڵاو ڕۆژنەیەک بێ بۆ ناسینی فکر و کەسایەتی و ژیان و زانستخوازی و زانستپەروەرێتی جیهان ئارا خانم ڕەحمەتی خوای لێبێت تا بە گەشتنەوەیەکتر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ